بەڕێز مناقە هۆچی جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵمە بەڕێز مناسپاس کە لەگەڵ کوردستان 24 جەژنیشت پیرۆز بێت. تا چەندە پێت وایە لایەنە سیاسیەکان ئامادەی ئەوەیان تێدایە بەدەم دەستپێشخەریەکەی پارتی دموکراتی کوردستان و داواکاریەکەی سەرۆک بارزانیەوە بێن بۆ یەکخستنی نێوماڵی کورد بەگشتی؟ بەڵێ سڵاوڕێز جەژنی هەموو لایەک پیرۆز بێتن بە تایبەتی لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی. لە ڕاستیدا پەیامی جەنابی سەرۆک وەکو مەرجەعی باڵای کوردستان پەیامێکی سیاسی و نیشتیمانیە. دوو ئامانجی سەرەکی لەو پەیامەدا جێگیر کرایتەوە. یەکەم ئامانجەکەی ئەوەیە کە پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان دەکات بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە. و ئامانجی دووەم ئەوەیە کە یەکڕێزی لایەنە سیاسی کوردستانەکان بپارێزێت و پاراستنی قەوارەی سیاسی بۆ ئەوەی ئەو لێکترازانە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە بە زووترین کات چارەسەر بکرێتن و پەرلەمانی کوردستان کە وەکو دەستگایەکی یاسادانان و تەشریعی بتوانێت بکەوتە سەرکار و پرۆژەی خەڵکی کوردستان بە هەند وەربگیرێتن. بۆیە پەیامەکە لە کاتێکی هەستیاردایە پەیامێکە داوا لە سەرجەم لایەنە سیاسی کوردستانیەکان دەکات و تایبەتی ئەوانەی بەشداربوون لە پەرلەمانی کوردستان پەلە بکرێتن لەوەی کە بە زووترین کات پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و کابینەی نوێ لەدایک بێتن. چونکە بەرژەوەندی گشتی گرنگترە لە بەرژەوەندی تەسکی بیری حیزبایەتی. هەرێمی کوردستان مڵکی هەموو خاوڵاتیانی خەڵکی کوردستانە و دەبێت بەم شێوازە هەر لایەنێکی سیاسی بیری لێ بکاتەوە. باشە بەڕێز منا وەکو پارتی چاکسازی تورکمانی پێتان وایە ئێستا لایەنە سیاسیەکان تا چەندە لێک نزیکن بە تایبەتی ئەو پەیوەندیانەی کە هەیە؟ ئایا ئەم هەنگاوانە چەندە پێکەنانی حکوومەتی داهاتووە کاراکردنەوەی پەرلەمان خێراتر دەکاتەوە بەدەم ئەم بانگەوازەوە دەچن؟ بەڵێ بێگومان وەکو پارتی چاکسازی تورکمان و بەڕێز عەبدولقادر بازرگان سەرۆک پارتی چاکسازی تورکمان پێشوازی لە پەیامی جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەکەین کە بۆ یەک لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکانە کە پەلە بکرێتن لە ئەنجامدانی کۆبنەوە و تایبەتی کۆبنەوەی سەرەکی لە نێوان پارتی دموکراتی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تاکو ئێستا چەند ماوەیەکی باش بڕیوە چەند هەنگاوێک هاتنە پێش و ئەوەی دۆخەکە ئاسایی بکرێتەوە. بەڵام جێگای داخە هەندێک لێکترازان دروست بوو هیوەخوازن ئەو پەیامە ببێتە دەرخەرێکەوەی کە چارەسەری سەرجەم کێشەکان بیتن، چونکە هەرێمی کوردستان شایستەی ئەوەیە کە سەرجەم دامەزراوەکانی فەرمی هەرێمی کوردستان پارێزراو بێتن و ئێمە لەبیر نەکەین کە خوێنی شەهیدانی و قوربانیانی شەهیدانی خەڵکی کوردستان بە هەند وەربگرێتن ئەو ڕۆژەی ئەو خوێنە ڕژە لۆوەی کە ئەو پەرلەمانە کوردستان دامەزرێتن لۆوەی هاوڵاتیانی خەڵکی کوردستان لە ڕووی یاسایی و مافەکانیان پارێزراو بێتنەوە وەردامەزراوە فەرمیەکانی سیاسەتی هەرێمی کوردستان پارێزراو بێتن بۆیە پاراستنی قەوارەی سیاسی ئەرکی سەرجەم لایەنە سیاسی کوردستانیەکانە و لە سەروی پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و وەلایەنە سیاسی کوردستانیەکانی تر دەبێت بەرژەوەندی گشتێکە زیاتر بە هەند وەربگیرێتن لە بەرژەوەندی حیزبی. ڕاستە حیزب کە نوێنەرایەتی بەشێک لە خەڵکی کوردستان دەکاتن، بەڵام وێنە گەورەکە ئەوەیە کە پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی لەوەدایە کە بمانەوێت کێشەکان چارەسەر بکرێتن دەبێت زووترین کات ئێمە هەنگاو بنێن کە بە کردار ئەم پەیامە جێبەجێ بکرێت. باشە پێتان وایە کە ئەم کێشانە نەگەیشتونەتەوە ئاستەکە چارەسەر نەکرێن؟ ئاماژەت بۆ کرد لێکترازان هەیە، ئایا ئەم دوورکەوتنەوە و لێکترازانە ئەوەندە قوڵەکە نەکرێت بەم زوانە چارەسەر بکرێت یان نە دەکرێت لەسەر مێزی گفتوگۆەوە ئیتر لێک تێگەیشتنی باش لەگەڵ یەکتر ئەم بابەتانە بە زووترین کات چارەسەر بکرێت؟ بێگومان هەر کێشەیەک چارەسەری خۆی هەیە و لە ڕاستیدا هەر کێشێک ئەتوانرێت بە ڕێگای گفتوگە و دیالۆگ و لەسەر مێزێکدا بتوانرێتن بە هەموو شێوازێک بابەتەکان یەکلا بکرێتەوە. بەڵام مخاتەبەکردن و بە ڕێگای ڕاگەاندنەکان و پەیام ناردن بە ڕێگای سۆشیال میدیا ئەمە ئەو تۆ خزمەت بە هیچ حیزبی لایەنە سیاسی کوردستانیەکان ناکە. بۆیە پارتی دموکراتی کوردستان حیزبێکە لە ئەسی سۆشیال میدیا نییە و هەمان شێوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەبی بە پرپرسیارانە معاملە لەگەر ئەم دۆخە بکاتن کە دەبێت لەسەر مێزی گفتوگۆدا کۆبنەوەکان دەست پێ بکاتن و خاوەنی قەزیەکی هەرێمی کوردستانن کە ئەو هەرێمە مڵکی تەواوی خەڵکی کوردستانە. بۆیە کە جەنابی سەرۆک مەسعود بارزانی لەم کاتەدا بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە
ئەم پەیامەی ئاراستەی تەواوی لایەنە سیاسی کوردستانیەکانی کردو جێگای دەستخۆشیە و هیوەخوازین هەر لایەنێکی سیاسی کوردستانی ئەگەر بیر لە بەرژەوەندی گشتی و دەیەوێت بە فەرمی دامەزراوە سیاسیەکانی هەرێمی کوردستان پارێزراو بیتن دەبی بە زووترین کات پەلە بکرێتن لە هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشە چەقبەستوەکان و کێشەکان ئەوەندە زۆر قوڵ نییە کە نەتوانرێت چارەسەر بکرێتن چونکە دوو حزبی سەرەکی لە کوردستان ئەتوانرێت بە ڕێگای گفتوگۆ و بە ڕێگایەکی زۆر پرەنسیبانە کێشەکان چارەسەر بکرێتن گرنگ پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستانە چونکە قوارەی سیاسی لە بەرژەوەندی تەواوی بەرژەوەندیەکانی حزب و لایەنە سیاسی کوردستانیەکانە. بەڵێ سپاس دەکەم بەڕێز مونا قەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵم بووی زۆر سپاس.